مەراسیمی یادکردنەوەی 35 ساڵی تاوانی کیمیای بارانکردنی هەڵەبجەیە بەشێکی کەم لە کەسوکاری شەهیدان و بەرپرسانی حکومی و حیزبی بەشداری یادکردنەوەکەن. پارێزگاری هەڵەبجە داواکاریەکانی خەڵکی هەڵەبجەی لە یادداشتێکدا ئاڕاستەی سەرۆکۆماری عێراق کرد و ئەویش لە وتەیەکیدا ڕایگەیاند کار دەکەن بۆ تەواوکردن و جێبەجێکردنی ڕێکارەکانی بە پارێزگاکردنی هەڵەبجە لەسەر ئاستی عێراق. ئێمە داواکاریەکانمان کە ئێستا دابەشێکین بەسەر بەڕێستانە داواکاریەکی تایبەتە کە ڕەبتی بە حکوومەتی عێراقی فیدراڵەوەیە. ئێمە دوێنێ بەڕەسمی لە کۆبوونەوەیەکە پێشکەش جەنابی سەرۆکی وەزیرانی عێراقمان کرد و داواکاریەکانمان بریتین لەو داواکاریانەی لە ساڵی 2019 و 20 و 21 و 22 بە ئیزافەی داواکاریەکانی کۆمەڵانی خەڵک لە شاری هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجە. ئەمڕۆ لە فایلێکی تایبەتە پێشکەش بە فەخامەتی سەرۆک کۆماریشی دەکەین. هیوادارم بەم زوانە لە پەرلەمانی عێراقیشە جێبەجێ بکرێت. ئەو وەختە معاملەی هەڵەبجە وەکو محافظەیەکی سربەخۆی ئازادی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بێت، میزانیە و خەدەمات و تایبەتی خۆی بۆ جێبەجێ بکرێت و لێرەشەوە داوا لە جەنابی محافظەکەم ئەو مەطالبانەی کە هەتانە بۆ هەڵەبجە تکای لە یەکەم ئاگارمان بکات بۆ ئەوەی هەوڵیان بۆ بین بۆی پەیوەندیمان هەبێت لەگەڵ مەجلیسی وەزەرا و لەگەڵ حکوومەتی هەرێما بۆ جێبەجێکردنیان. هەرچەندە بەرپرسانی ئیداری بەشداری یادەکەن بەڵام نیگەرانن هەڵەبجە ئاوڕی پێویستی لە نەدراوەتەوە، بۆیە داواکارن پارێزگاکەیان هەنگاوەکانی بە پارێزگابوونی کۆتایی بێت. ئەم یادە پێویستە هەمیشە بە زیندوی بێڵینەوە بۆ نەوەکانی داهاتووش، ئەگەرچی خزمەتگوزاری کەمە، ئەگەرچی بەدەمەوە هاتن بۆ هەڵەبجە کەمە، ئەگەرچی هەنگاوەکان زۆر خاو بووە بۆ پارێزگابوونی هەڵەبجە، بەڵام هەڵەبجە بەهۆی 16/1980ەوە کراوەتە پارێزگا و تەنها خاڵێکی بەهێزە بۆ ئەوەی کە هەم حکوومەتی عێراقی هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم لایەنە پەیوەندیدارەکان پشتیوانی لە هەڵەبجە بکەن. سەر ئەو قەیرانە سیاسی لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندیا بوو، بەڵام ئێمە ئەمانە هیچ بە مبەڕێکی وا دانانین کە زۆر کەم و کوڕی بە پارێزگاکەوە هەیە، هەتا ئێستا خزمەتگوزاری سەرەتایی هەیە لە هەندێک گەڕک و کوچە کۆڵان و گوندەکانە نەکراوە، بۆیە هیوادارین لە چەند ساڵی ئایندەیە بتوانرێت زیاتر خزمەت بە پارێزگای هەڵەبجە بکرێت. بەجارێ 6 کچ و 3 کوڕم نازانی لەکوێ مردوون، لەژێر زەمینی ماڵی ئەحمەی مامۆلکەریم مردوون. هەر ئەوە نەعڵێن ئیتر نازانم لەکوێ ناژراون لەکوێ کەوتون. حکوومەتەکەمان لێ نەپرسیوینە تۆ. ساڵانە یادی تاوانی کیمیای بارانکردنی هەڵەبجە دەکرێتەوە. کەسوکاری شەهیدان و قوربانیانیش دەڵێن ساڵ لە دوای ساڵ لە گرنگی و گەورەی تاوانەکە کەم دەکرێتەوە و مەراسیمەکان بچووک دەبنەوە. هیوادارن یادەکان هەنگاوی کردداری بە پەلەی بەدووادا بێت بۆ زیاتر خزمەتکردنی شارەکە. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.